خوێنەرێکی زۆر باش نیم بێگومان بۆ هەر شارێکیان بۆ هەر وڵاتێک پێشانگای لەو جۆرە زۆر گرنگە بۆ خەڵکەکەی و بۆ دانیشتوانەکەی و لێرەشەوە جگەلەوەی کە تۆ چەند ناونیشانێک یان چەند کتێبێک کە ئەبینیت و ئەیکڕیت و پێت خۆشە بێ خوێنتەوە کە لێرەش ئەو ئەدەب و نووسەرە گەورانی لێکەیان بینی و لێرە من بەوە دڵخۆشم کە لە شارێکی و کەولێر یان لە سێمایان لە کوردستان بەگشتی لە هەر شارێکا بێت کە پێشانگایەکە بینم ئەو هەموو قەرەباڵغی و هەموو خەڵکە سەردانێکە یان شانۆیەکە بینم یان سینەمایش فیلمێکی کوردیە بینم بۆ من زۆر دڵخۆشیەوەوانە و بێگومان بۆ هەموو پێشانگاکان ڕۆشتوم و سەردانم کردووە بەداخەوە من وەکو خۆم خوێنەرێکی زۆر باش نیم ئەنی زۆر لەوانێ بۆی شوکارەکەمەوە یان بۆی مەشغوڵێتەوە بۆی هەر شتێکی تر بێ زۆرم نەخوێندوەتەوە بەڵام کە کتێبێک شەخوێنمەوە بەڕاستی حەزەکەم کە کتێبەکە بەدەستمەوە بیخوێنمە نەگۆی بە PDF یان من بە جۆکردنیش پێم خۆش نییە جۆ لە کتێبێ بگرم یان کەسێک بۆم بخوێنێتەوە